لا درێژەی یاریەکانی هەفتەی سێمی خولی ئەستێرەکانی عێراق هەولێر لەسەر یارگەی فرانسۆ هەریری میوانداری کارەبای کرد. هەولێر تینووی گەیشتن با یەکەم سەرکەوتن بوو. کارەباش بەهۆی یاریەکانی جامی یەکێتی ئاسیا لەم یاریە پشووی بە چەند یاریزانێکی سەرەکیدا بوو. لا نیوە یەکەم لەگەڵەوەی هەولێر تا ڕادەیەک باڵا دەستتر دەردەکەوت، بەڵام مەترسی ڕاستەقینە نەکەوتە سەر گۆڵی هیچ کام لە هەردوو تیب. هەر بۆ یاریزانان بەبێ تۆمارکردنی گۆڵ گەڕانەوە ژووری خۆگۆڕین. لا نیوەی دوام هەمان سیناریۆ دووبارە بیەوە. هەولێر کۆنتڕۆڵی تۆپی کردبوو، بەڵام بە ئاسانی نەدەگەیشتە گۆڵی تیپی میوان. لا خولەکی هەشتا هەفت یاسین سامیە لە نێو هێڵی سزای کارەبا کەوت. نابژیوان دوای گەڕانەوە بۆ ڤار و 6 خولەک لێکۆڵینەوە لە حاڵەتەکە بڕیاری لێدانی سزای بۆ هەولێر لێدا. یاسین سامیە سەرکەوتوانە جێبەجێ کرد و هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. کارەبا دەرفەتی گەڕانەوەی بۆ نەمایەوە و لا یاریەکە تووشی شکست هات. هەولێر با یەکەم سەرکەوتن لە مۆرزە گەیشت. بەم شێوەیە هەولێر بە سێ یاری بووە خاوەنی 4 خاڵ، چووە ناوەڕاستی ریزبەندی یانەکان. کارەباش تووشی یەکەم شکست هات و هاو شێوەی هەولێر خاوەنی 4 خاڵە. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.